ئەو کاتتان باش هاوڕێیان چۆنە؟ هاوڕێیان مەسعود بارزانی گوتارشتا پێویستی بە یانی هەر کەسە ماسەرنجی خۆمان بدەین لەبەرەوەی کەسایەتی شوشی مەسعود بارزانی بڕیار بەدەستێکی کاریگەرە لە دنیای سیاسەتی ئەوڕۆی باشوور و بەشێکن لەو ئەوەی عێراق. سەرەتا من بەس دەمەوێت بڵێم ئەوەی سەیری ئاخر بە وردی من ئەمشە بە وردی ژێم لێ ڕاگرت. مەسعود بارزانی پێدەچێت حاڵەتی یان پیری بەرەو وەزعی زۆر خراپ دەڕوە یان ئەوتە نەخۆشە. ئینسان سەیری دەموچاوی بکە، ئەو دەموچاوەی پێش ئەو گوتارە نییە کە داوێتی. دوو کە قسە دەکە تەنگە نەفەسی هەناسەدانشی زۆری تێدا هەیە، تر نەخۆشە وەکو هەموو ئینسانێک کەەوە هیچ عیب نییە. لەبەرەوەی تەمەنی 76 ساڵە چەندە، یان بەس گرنگ ئەو ئەنەرخیەی جارانی نەمایە پیاسی پێ دەکرێت، یانی بەرەو قۆناغی پیربوون و ئیتر بەرەو خەڵەفاوی بوون دەڕوات. لەگاتە قۆناغێک دەبێت پێی بڵێ ستۆپ دابنیشە، لەبەرەوەی خەتەرە کەسێک بگاتە تەمەنی گەورە. تەمەنی گەورەوە ئەوە باز لە محسین دزەئی دەکەن هەر بە تاواتی تێکچووە ئەوی دوێنێ ئەوەیان کردێ بڕوا بکات، کەس لێک زیان ناکاتەوە. یعنی ئینسان ئەوەیە، ینی ئەوە سرشتیە و لە هەموومان ڕوودەدا بگەینە تەمەنێک هەر یەکەو بەنەوەیکە. بارحاڵ ئەوش ئەیبەکی گەورە نییە، بەڵام ئەیبەکە لەوەدایە لەو تەمەنەوە ببتە بڕیادەری کوردستان. لەبەرەوەی چ بە قۆناغی گەنجی لە شۆڕشدا، چ لە قۆناغی زۆر بە تەمەنی نابی ئەوانە بڕیار بەدەست بن. ئەگە بڕیار بەدەستیش بن دەبی گوێ لە چاردەوروبەرەکە ڕابژیرێ، لەبەر ئەوەی هەڵەی سەرکردەی باڵا و بڕیار بەدەست باچ میلەت تا دەنێ. هەڵەی بچووک نییە، من نیم غەڵەتەشی بچوو بکەم، غەڵەت بکەم، نا ئەوە چارەنووسی کوردی بەدەستە. دوو زمانەکە نازانم، وەڵی وازم مەتا مەسعود بارزانی دەمری قەت فێرە زمانەکی مەدەنی گۆڕانکاری ئوبدەیتی خۆی بکە، ئوبدەیتی خۆی بکە. یەک نهجی هەیە، دیارە هەموو کەسێک نهجەچیە، بەس ئەوە زۆر کلاسیکە. ینی ئەوی گوێ لە گوتاری مەسعود بێ ئەینەن وتاری 67کانە، هیچ ئاڵ و گۆڕێک لە گوتاریدا نییە. شاخ و پێشمەرگە و مقاومەمان کردیە و بەرگەناگرت زمانی هەڕەشە و تێیدا بە بەردەوام لە هەموو خطابی ماڵی بارزانی. یعنی دای مسعود قبوڵی ناکەن و هەڕەشە دەکەن و نازانم ئەو زمانە باوی نەما. باو تۆ ئەگەر بتەوێ سەرنج ینی چکو خطابەشش مەسعودی هەموو سەفارەت و قونسوڵخانەکەم تا بە ئەی دەکەن ئاستی چەندە، خاوەنی چیە، ینی زۆر لاواسە، زۆر لە ئاستی حزب لەو 2022 بێ ڕێبەرایەتی وڵاتێک بکاتن. ینی بەجددیمە، نازانم ئەوانە ڕاوێژکاریان دەوێرن پێیان بڵێن کە ئەو زمانە گوتارە زمانێکی زۆر بەسەر چووە، زۆر بەسەر چووە، بەس هەڕەشە بکەی قبوڵ نەبی و هیچ مۆدێرن بوونەک لە گوتارەکانتاندا نەبی، هیچ شتێکی جوان لە ناو گوتارەکانتان نەبیندرێتەوە. و جگە لە پرۆسەی حکومڕانێتی هیچ شتێکیان پێ نییە قسەی لەسەر بکەن، بڵێن وامان کرد وامان کرد و داهێنانێک جوانێک فڕیاندا بتە ناو کۆمەلگای کوردی ئەزمموی حکومڕانێتی چیان پێ مافی مرۆڤ مەسەلەی ژینگە کە بەخۆی باسی کرد یعنی لە بواری ئاژەڵ دۆستی بەنمونە، یعنی چ ئەزممونشی جوانیان فڕێدا جگەر لە ساختە ئەرهاب، تەزویر، دزین، داهێنان لە دەیان شتی قێزەوە ناو کۆمەلگایە چەند لەو 31 ساڵە دروست کردێ بە خۆیان و بێشێتی و بە زۆر بێ حزبەکان. ئینسان بێزی دەبتەوە کۆمەلگایە کوردی ئێستا هەیتمان کەسێتێکی لاواز دووڕوو بەگشتی دەڵێم ها گەنا ئەوە نییە، ینی ئێستاش مرۆڤی جوان زۆر لە کوردیە. بارەحاڵ یعنی ئەو کۆمەلگای کۆن هەتبوو لە بڕی ئەوی پەرەی پێ بدەی، جوانیەکانی درێژە پێ بدەی، ئەسڵەن هەموو جوانیەکانیان کوشت، هەرچی شتی قێزەوە نەهێنانە ناو کۆمەلگای کوردەکە. بژڵێن وەڵی ئەولەمە و دنیا و کۆمەلگا وایە وەڵی هیچ جوانیە، ئەوە ڕۆژ ئاوە ئەوە باکوور بزانن. بەنمونە لە ئەزمموی ژن، لە ئەزمموی دەستپاچی، لە ئەزمموی ئیرادە خۆچیوان لە ناو دەسەڵات و پارە و پولن
با بە ڕێژەکە بەس ڕزمونش وا قێزەوەنیان پیشان نەداوە چیبان دوای ئینسان هەر سەیری ئەوە دەکاتن لە ڕێزی پێشەوە مەسعود مەسرور نێچیر قێزی لەو سیستەمە دەبتەوە تخەوەرە دووەرە ئەو هەموو قوربانی بدە لۆ ئەو ئەزمونەی ئەو سێ کەسە دەبینی و بابۆ و ئاریان و دەیان مەسئولیت کەشوە خۆیان ئامادە کردیە بە تایبەتی بابۆ و ئاریان لەوەستاوە ئامادە دەکری بابا خۆ خەڵک شۆڕژیرەوە نەکرد ئەو تو دەتوانی لە ماڵی خۆت گرنگی بە کوڕەکان و برازاکان دەست لە بۆت نییە خوێنی شەهیدان و زایدەن ئەزمونێکی وا مەلیکی خەلیجی بینیە کوردستانەکە هەموو خەباتی لە پێنایەوە بە بەرحاڵ هاوڕێیان هەموومان یعنی ئەوەندەی سەرچاوەی کۆن دەمان خوێندەوە من دەمەکەدا بڕایمە لە تاریخ بەڵام لە نەوەتەکان و بدایەتی 2000 ئەوەندەی تاریخم خوێند و عەبدولسەلامی شێخ لە شەهید و بە عەقڵی ئەو سەردەمی کابرای شتێک و شەر بوو و خەباتی کردیە چکودەی بگەڕێنەوە ئەو سەردەمی و ئەو سەرچاوانە ئێمە لەو کات خوێندومانەتەوە بەڕاستی کابرایەک بۆ خەباتی کردێ لەوە تێکۆشان و شەهیدیش بووە بەس دەمەوێت لەسەر مەسعود بارزانی ئەوە بڵێم باس شێخ ئەحمەد دەکاتن کە مافی مرۆڤی زۆر پاراستیە ژینگە دۆست بووە و دەستی لە پارە نەدایە و بەراوردی و مەلا مستەفای هینایتە ڕێزەوە تو وجدانت مەسعود بارزانی ئێمە قسە لەسەر تاریخ دەکەین هاوڕێیان قسە لەسەر پراکتیزە دەکەین مەلا مستەفا و بە خۆتان پارە دۆست دەبوون کورکاچی من هەندێک شت هەیە دەکەتە ناو تاریخ ئێوە ڕێزکەی شێخ ئەحمەدتان نەگرت ئێستا باسەکەین زۆر جیا دوو مەدرسەی زۆر جیایە زۆر یەک مەلا مستەفا یەکەم کەس بوو پارەی شۆڕشی دسی و کەسیش نەیزانی یعنی لە 74 کەەوە بوو هەم پارەکەتان بر ئێستاش کەس نازانی چەندە هەر یەکێنەوەشی دەڵێ دوو ئەو هەموو ئەو کەسایەتیانەی کە پەیوەندیتون تۆڵیان لەگە مەلا مستەفایە بڵێن زۆر داوای پارەی کردی و کەسیش نازانی دەخلی شۆڕش چەند بووە لە 61 لە بۆ 75 بنمونە ئەوەندەی ئۆترە بەراتی کردی کە وەکو گوتیشمان پارەکە کە شۆڕش و پارەکەی برد کەس نازانی چ نموزەزەکیان پیشاندایە لەوەی کە ئەوە جیابی لە شێخ ئەحمەدی بارزان بە خۆتان تویژدانتان ئەنگۆ نازان دەست لە پارەی دەنیان هەرچی پارە و مڵکێ بە خۆتان و بنەماڵی تاالبانی و یەکێتیەکان و مەکتەب سیاسەکانتان ئەو پارەیە هەمووتان خڕ کردیتەوە لە خۆتان و نەوەکانتان و حزبەکەتان چۆن دەی خۆت بەراورد دەکەی بە شێخ ئەحمەدێک کە پولپەرست نەبووە کە کەسێک بووە بێویژدانێکی زۆر گەورەیە با لە یەکنەوە بن بەس دوو مەدرسەی زۆر جودا دوای ئەوە مافی مرۆڤ تویژدانت مەسعود بارزانی تویژدان ویژدان ئەگەر هەتا قێزەوەنترین ئەزمموی حکومڕانی هەرێم لەسەر مافی مرۆڤ لە ناوەندە زیادەکان یەک راپۆرتم پێ بڵێ کە تەئیدیەوەی کردبی نەک لە دەڤەری بارزان لە خوارەوەش کە ئێوە بە سەدان راپۆرتان ئابڕووی کورتان بر لە ناوەندە جیهانیەکان ئەو هەموو پێشێلکاری و گاڵتەجاریەی کە ڕوویدایە کاکە بەس لە دخۆک 400 کەس تیرۆر کرا کاچم بڕۆ لەو مەدرسە بگەڕە بزانە چ گاڵتەجاریەکەیە کە خەڵکەیە 20 ساڵە لە حکومە و بەریئە سیاسی هەمووش سیاسی هەن ناک چێشێک ئەوەی کە چه ئەزمونێکی قێزەوەتان لە بواری مافی مرۆڤ لە هەموو دنیا دروست کرد یەک راپۆرتم پێ بڵێ مەسعود بارزانی کە بڵێ حکومڕانی هەرێم پشگیری لە مافی مرۆڤ کردی داروبەر پێمان گوت کاچی من ئەو زیندانیانە بەرد نەدا ئابڕووی کورتان برد ئابڕووی کورد لە ناوەندە جیهانیەکان بە عەقڵی ئێوە بردرا کە کێشەی کوردی گورزەکی زۆر گەورەی بەو حکومڕانیەتی مەسرور بارزانی کە بەس ویستی بڵێ ئەوانە تیرۆریستن ئەوانە تیرۆریست و خائینە لەو سەردەمەی کە سەردەمی بە مۆبایل و بە نێت و بە ئەقمار سناعی تەجەسوس دەکرێ وەڵا ئەوانە هەوڵی کۆدەتەیاندایە بە تاپڕ و تەجەسوس لە بۆ تروشیا و دەوڵەتە دەداگیرکەرەکان و کۆمەڵێک لەو خورافاتانە عەقڵیەتێک هەست پێ دەکرێت لە هەمووانە ژینگە وەرە پێم برێ لە 31 ساڵەی مەسعود بارزانی مەسرور بارزانی نێچیروان بارزانی چتان کردیە لە ژینگە و ئاژەڵ دۆستی بەس وەرە پێم بڵێ حکومڕانی تینگۆ نەوەیەکی کەی لە تەلەڤیزیۆنەکانتان
ژینگە و ئاژەڵ دۆستی وجودی هەبووە کەی نموزەجەکتان پیشاندایە ئێوە کورکاکە لە ئەسڵەن ئەو هەموو ئەوانەی باز دەکەن لە دەڤەری بارزان کەس بووی نییە بزنە شێویست ڕاوکە جگە لە منداڵەکانی مەلا مستەفای نەبی ئەڵێن دەیکن حتا لەوێن دەریشکە کەس لە بۆی نییە کە شتێکی جوانە جێگای دەستخۆشیە یعنی یەشێک حزبی کوردی هەمووی کۆپینە بە چەپ و ڕاست هەمووی دێ دز و گەندەڵ ئەویت کەس دیفاع دەکە کەسێک نەهات ژینگە دۆستی لە ناو خەڵک پەروەردە بکە کەسێک نەهات ئاژەڵ دۆستی بخاتە ناو خەڵک ئەو ئەمەمانان بووین ئەو پەروەردەیە فرێ دەدەینە ناو کۆمەلگا لەبەر ئەوی هەموو جیهان بەرەو ژین یعنی چەپ و ڕاست لە ئەوروپا هەموو هێزەک ئێستا تەرکیز لەسەر مەسەلەی ژینگە دەکات لەسەر ئاژەڵ دۆستی دەکات بەس بزانت چنەوەیەکی واشتان پەری دەکردیە چۆن مامەڵە لەگە سەک و کەر و پشی لە دەکرێت لە ژێر دەسەڵاتدا چ دەی بازنەوە دەکەین مقارنەی خۆت بە شێخ ئەحمەد بارزانی دەکەین دوو شتی زۆر جیاد لەسەروی هەمووانش تویژدان مەسعود بارزانی کەس دەزانی گۆڕەکەی شێخ ئەحمەد بارزانی لە چییە کە ئەو ئینسانە دەکرابی کە قدوەک لۆ ئەوەی خەزوری خۆتە مامتە کەچی بەس پێمان بڵێ گۆڕەکەی چەند کەس دەستە سەر زیارەتی بە زۆرم لێش خەڵک دەبێسە گۆڕەکەی مەلا مستەفا و تەبریعی پێ دەکەی باشە یعنی ئەگە شێخ ئەحمەد ئەو قدوە گەورەیە لە لای جەنابەت باشە گۆڕەکەی لە چییە خۆ لە بارزانە لۆ ڕێنادێ خەڵک بچن سیر بکەوت بستە سەرێ و ئیتیمان پێ بدەی لە میدیا و گۆڕەشوشی ئەوی مەلا مستەفای لۆ دروست بکەین دوو ئەوەیە کە هەمومان ڕێز دەگرین شێخ ئەحمەد بار نازانم ئەو شتانەی کە تا ئێستا هەیەوەمان لێ هاتێ لەو کۆمەڵگایە ئەو تاریخی شێخ ئەحمەد بارزانی بۆ سەردەمی خۆی کەسایەتیی نیمسە ئیشتراکی بووە بڕاوکەکو بزوتنەوەی حەقە بووە کەسێک بووە یعنی کۆمەڵە شتی جوانی فرێدایتە ناو خێڵەکەی چاردەوروبەرەکەی بەس وەرە پێمان برێ گۆڕەکەی و پەیامەکەی چەند جێبەجێتان کرد لە بەرامبەری دوو مەدرسەی ئەرز و ئاسمانی فەرقە خاڵی کۆتایی هاوڕێیان دەمەوێەوە بڵێم مەسعود بارزانی دەرێ نەمان دەزانی ئەوەی ئێستا دەمازانی ئەگەر کۆن دەمازانی وامان مامەڵە قەزی لەگە حکوومەتی عێراق ناکرد وجدان مەسعود بارزانی هەر بەس ئەو قسەیەت قسەی ئی هەندێ نییە بدرێ دادگا و پێدرێ بەڕووبا بە دانیشە مادام ئەوەندا بێ ئەزمموی لە خەباتی مێژووی ملەتەکەی خۆت نەزانیە هاوڕێیان هەموو نەکەر ئێمەمانان خۆ بۆ هەیە دوای 2003 و 4 بە سەدان کەسی هوشیار ناو کۆمەلگا تەلمیحی ئەومان داوە نەک ئەو بڵێن بەس ئەمن هەمومان هەموو حکوومەتە داگیرگەرەکان بەردەوام هەتا کە بدایەت دێنە دەسەڵات باز لە مافی کورد دەکەن نەرمونیانن بەس دوای ئەوە دەبنە فاشیزم جەبەروچ لە بەرامبەر دڕندە ئەوە یەک و دوو نییە هەموو کات ئەو کات باز کرا باشترین هەڵ لە بۆ کورد ئەوەیە داخوازەکانی خۆی بسەپێنە ئێستایەتی کە حکوومەتی عێراق زۆر لاوازە ئەزموون لەوانی کە وەرگرن یعنی وەرە سیر کە حکوومەتی عێراق کە بدایەت لاواز بوو زۆر لەگەر مافی کورد و دەوڵەتیش یعنی شێخ مەحموود هەتا بەریتانیەکان هەتا خۆیان گرت بۆ زانیتە لە 19 دەوڵەتی شێخ مەحموود دروست کرا عێراق نەبووە بەڵام دوایەوە چیان کرد بەریتانیەکان حکوومەتێک لە دوای یەکەکانی عێراق چیان کرد لە بەرامبەر هەمووی بدایەت کەس وەزعیان خراپبووە بە عزبی باسیشەوە هەستانە تا تەنسیقیان لەگە حرەکەی کوردی کردیە و نەرم بوونەوە گفتوگۆیان کردی و هەندێک داخوازیان لە ئەوکردنە هەتا خۆیان گرتیە دوای ئەوە بە ئاگر و ئاسم بەربوونە گیانی خەڵک وەرە بڕۆ سەر حکوومەتی کەمالیزم لە دوای جەنگی جیهانی یەکەم کە ڕووخا لە هەژدەوە بەشێک لە شۆڕشەکەی لە ناڕەزایەتی و حرەکەت سەکداریەکەی کەمال ئەتاتورک کورد و هێزە کوردیەکانەوە لە هێز لە منتیقە کوردیەکانە دەستی بە شۆڕش کرد مافی کورد و هەتا بدایەت بەس دوای ئەو چۆن بۆ جەبەروت هەتا بڕۆ ئیتیحاد و تەرەقی ئەو فکرەی کە 5 کەس داینە بۆ زان 5 دامەزرێنەری هەبوو 2 کورد بوو عەبدوڵڵا جەودەت و ئیسحاق سکوتی بووە بزانم بێتەوە بیرم هەڕێ من وەختی خۆی زۆر بە وردی ئەو شتانم دەکرد بەس دەمەکە سیاسەت دایبڕێن لەو 5 مەبادی ئەچی ئینسانیان هەبوو بەس دوای بوونە ئەو فاشیزمە ئیتیحاد و تەرەقی تورکی
هەموو ئەو حرەکاتانە یعنی لە شەرق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەتوو دەبەنجی سیاسی ئەگە باوەڕت بەوەی هەبی هێز بڕیار دەرنیە نەوەک مافو دەستور کەی لەو ئەوروپای ئێمە لێرن یاساکان جیایە لە بۆ خەڵکەی پەنا هەندە دەستە هەندێ دەوائر زۆر جودا دەکرێت لە چاو خەڵکەی چاوشین و پرزەت لەو ئەوروپایی کە لووتکە یعنی یاساکان وەکو یەک نییە 100% نۆرەی ئەوێ لە شەرقەچی کە ئەو هەموو دژمنەت هەیە کە ئەو هەموویە تۆ ئەوە عەقڵت بی بڵێ وەڵی نەمانزانی ئێدیارە نەخوێندەواری ئێدیارە سەرکردەکی هیچ ئەزمون وەرناگری دیارە ڕاوێژکارەکانت یان نەوێرانە یان دەبەنکن کە من دڵنیام هەم نەوێرانە هەمیش ماستاوچینە کاکە هاوڕێیان بڕوا بکە چەشەیمە ئەو کۆیلە و ئەو ڕاوێژکارە سەقەتانەی ئەو مەسئولانەیە کە حەقیقەتیان پێ ناڵێن و هەندە جاریش بچیان لێ ڕاناچیژێ بەڵام من دڵنیام زۆر بێن من لێرە ئەوە سەفیری ئەمریکا وەختی خۆی لە 2003 لە ئیبۆسنە دۆستی کورد بوو گابرێل ناوەچیە بوو لای برادەرێک باسی کرد بڕوا بکەن ئەو برادرە لۆی باس کردم حەزم لێ نییە ناوەکەی بدەمنەوەک پێی خۆش نەبی گوتی گابرێل دەرێ تاالبانی و بارزانی هەریەکێ $100,000 دەدەنێ بۆ ئێوە بمە ڕاوێژکاریان بوومە بەڵام پێیان دەڵم کە ئەمریکێک دێ ئەوڕۆپێک دێ دەبی ئەتەکێت وابی وتی هەر بە فەلاحی خۆیانە و عەقڵی خۆیان دەکەن یان دەگوت ئەمە پێیان دەڵێن بە سوود جێمان لێڕان ناکەن من دڵنیام ڕاوێژکارەکانی خۆیان یان ناوێرن یان دنیایەک ماستاوچینەوە ئەوانە بەس حەزیان لەوەیە خەڵک چەپڵیان لێدە دەستخۆشیان لێ بکە بە شان و باڵیان هەردە قەت کەیفیان بە چارەی وەکو ئێمەمانە نایە کە ئێمە دەمانەوە ئەزمونە بارێزێ مەسعود بازە من دەمێ دوایین شت بڵێم هەڕەشەی چ دەکەی کە هێزەکەی خۆت لەگەڵت نمایە هەڕەشەی چ دەکەی کە دار و بەرد لێت بێزارە 31 ساڵ ئەزمونێکتان پیشاندە خەڵک بە ئاشکرا تەمەنای باس و ئەوە دەکا هەڕەشەی چ دەکەی کە دوو دنیا دەبینی خەڵک دەبینیتن کاچی من ئەو سەدەمەی لە شاغڵی خەڵک مەبادیئی هەبوو ئامادە بوو شەعبت لەگەردا بوو گەل لەگەردا بوو ئێستا کە چادەوروبەرەکەی خۆت لەگەڵت دانی ئەوە مۆبیل قەدەغە لە چادەوروبەر کرد لەبەرەوەی ئەوان تەمەنای ڕوخانت دەکەن زانیاری دەگێنە چەندین کەسی وەکو ئێمەمانان بڕۆ بزانە بارەگای هاوڕێیان بارەگای بارزانی دابڕاندێ لە سۆرانیەکان لەبەر ئەوەی زانیاری دەگێنە ئێمەمانان مۆبایلی لە ژن و پیاوەکانیان وەرگرتیتەوە زۆر کە دەبی بەس عەلی باپیر بەکاربێنن پاسەوانەکان و ژنەکانی شێ لێوەرجێتە تۆ بگێ ئەو ئاستەی سیقەت بە چاودەوروبەر نەبی لە دەرەنجامی چیە دەرەنجامی خەڵک لەگەرت نمایە تۆ بەچ بۆ شەڕ لەگەر ئەوە داژیکەرەکان دەکەی هیچ لەو 31 ساڵەی ئەزمونێکی جوانتان پیشان نەدا بە مەبادیئەکانی شێخ ئەحمەدی بارزان کاکە بە مەبادیئەکانی کە دوو دەوڵەت بێ نمونەزەشی جوانتان بکە بەهەرحاڵ هاوڕێیان ئەوانەوە تێدەگەن بەڕاستی دەشبینن ئەو ئەزمونە تێک دەشت بەداخەوەش کەسیشمان تەئەسف لێ ناخۆن لەبەرەوە ئەزمونە لە بۆ ئێمەمانان نەبوون دەبینین پیرێژن خەڵکی هەژار ئەنفال هەڵەبجە لە چ دۆزەخێک خەڵکی ئەو مەنتیقانە قوربانیانی دەستی ئەو ڕژەمێک لە دواییەکان خێر و بەرەکەتەکەی لە کۆمەڵێک ئەوە بوو ئەزمونێکە بێزن لێ دەبتەوە ئەزمونێکی خەلیجی دیکتاتۆری بنەماڵەیی پڕ لە تاڵان و دزی دەشێوێ بێ ئەمە چەپڵەی لۆ لێ دەنیوە چییە کورد و کوردستان مۆدیری ئەوە نەما مەسعود بارزانی ئەوەندە بازە پێشمەگە کاچی من خەڵک بێزار بوو لەو گوتارە سەقەتە خەڵک برسیتی ئاوی نییە کارەبای نییە 31 ساڵە ئەگەر نەبی قەیدی ناکە کاتێکی خۆش